دوای سێ کاتژمێر لە کۆبوونەوە نوێنەری سەرجە مامۆستانی وانەبێژ لە کوردستان و دوای 68 ڕۆژ لە بایکۆت بڕیاریاندا پرۆسەی بایکۆت بەردەوامی هەبێت و ئاراستەی خۆپیشاندانەکانیان بگوازنەوە بۆ بەغدا. دوای کۆبوونەوە بۆ ماوەی سێ کاتژمێر سەرجەم نوێنەرانی مامۆستانی وانەبێژ لە هەرێمی کوردستان گەیشتینە ئەم چەند خاڵەی خوارەوە. یەکەم، مامۆستانی وانەبێژ بەردەوامن لە بایکۆت و خۆپیشاندانی مەدانیانەی خۆیان تا جێبەجێکردنی داواکاریەکانیان کە دامەزراندنی هەمیشەییە. دووەم، لە کۆبوونەوەی ئەمڕۆماندا دوای سێ کاتژمێر گفتوگۆ و بیرڕاگۆڕینەوە لەگەڵ سەرجەم نوێنەرانی مامۆستانی وانەبێژ لە هەرێم بڕیارماندا لە ڕۆژانی داهاتوودا پاڵپشتی مامۆستایانی دامەزرا و ئاراستەی خۆپیشاندانەکانمان بەرەو بەغدا دەگرینە بەر. سێەم، هاوکات لە هەرێمی کوردستانیش بایکۆت بەردەوامی دەبێت. بڕیارەکەی مامۆستانی وانەبێژ دوای نائومێدبوونیان لە حکومەت دێت و دەڵێن کاتێک حکومەتی هەرێم خۆی چاوی لە دەستی بەغدا بێت بۆچی دەبێت لەوە زیاتر داوا لە هەرێم بکەن، لەمە دووە داوا لە دەستی یەک دەکەن کە بەغدایە. نامانەوێت دوو جار لە کونێکەوە مار پێمانەوە بدا. ئێمە لە ساڵی نزیک بە 10 ساڵە داوای دامەزران نەکەین کە حکومەتی هەرێمی کوردستان هیچ وەڵامێکی نییە. لە هەمان کاتدا خۆپیشاندان و بایکۆتی مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان بەردەوامی دەبێ، چوون بەرەو بەغداد مانای شکانی بایکۆت و مانای وەستانی خۆپیشاندانەکان نییە لە هەرێمی کوردستان. وەکو ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ، وەکو سەرجەم مامۆستایانی وانەبێژ بە نوێنەر و بە وانەبێژەوە ئاراستەی خۆپیشاندانەکانمان دەگۆڕین لەبەر ئەوەی حکومەتی هەرێمی کوردستان لە ئاست چاوەڕوانی مامۆستایانی وانەبێژە نەبوو بۆ دامەزراندن. تەنانەت حکومەتی هەرێمی کوردستان خۆشی چاوی لە دەستی بەغایە، وەزارەتی داراییەکەشی چاوی لە دەستی بەغایە. ئەوە تا خۆتانە بینی وەزیری پەروەردەش هەر چاوی لە دەستی شایستە داراییەکانی مامۆستایانی وانەبێژە. مامۆستایان پەکەوتنی پرۆسەی خوێندن دەخەنە ئەستۆی حکومەت و دەڵێن باچی تر حکومەت و وەزیری پەروەردە فشار لە مامۆستایان نەکەن بۆ شکاندنی بایکۆت. بایکۆت بۆ ئەوە نەکراوە لە بەرامبەر فشاردا بشکێندرێت، بەڵکو دەبێت خواست و داواکاری مامۆستایان جێبەجێ بکرێت و کۆتایی بەم نادادیە بێت. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.